خۆشەویستانی من لە بالیستان لە شوێنێکی زۆر زۆر جوان کۆمەڵێک قەل بەخێو دەکرێت کە قەلەکان کەنەدی و هۆڵەندینە دەیهێنن لێرە بەخێوی دەکەن و ماوەیەکی زۆر خواردنی پێدەدەن واتە وەکو خۆمانەی لێ دێت اینجا لێرە بەخێوی دەکەن و دیمەنێکی زۆر زۆر جوانی بێرە بەخشیوە هەرچەنددارە چشم دەستدایتە زۆر زۆر دەترسێم ئەو کڕۆ جوانش پارێزگاریم لێ دەکاتن بەس پێم خۆش ببێمە ناو ئەو کۆمەڵە قەلە و بە ئێوەی نیشان بدەم بکەم خۆم خستیتە مەترسی بە قورحان تەسەور ناکەن چەند دەترسی ئافرین ئیشەکەمان چمان کرد ئەوە نێرە ونیە؟ نێرە ونیە؟ ئەوە نێرە مێیەکان بڕێک زەعیفۆکەنە نازانم مەسەلە چییە وەی ماشەڵڵا چەند گەورەیە خۆشەویستان هەروەکو پێشتر ئاماژەم پێدا ئەو قەلانە کاتێک داهێنە کوردستان و خواردنی خۆمان دەخوا و لە سروشتی کوردستان بەخێو دەکرێن دەڵێت تەواوە قسەکەت وەکو خۆمانەی لێ دێتن ئەوانە کەنەدینە کە خاوەنەکەی باسی کرد کێشی زۆر زیاد دەکاتانی نزیکەی 25 کیلۆ گەورە دەبیتن فەرقی هەیە لەگەر کەنەدیەکەی لەگەر هۆڵەندیەکەی سپیەکە کەنەدیە کە بەڕاستی دیمەنێکی زۆر زۆر جوان و سەرنجڕاکێشیشی بێرە بەخشیوە ئەوانە زۆر بڕێک فەقیریشن پێم خۆش بلە نزیکەوە ئەو شتەژنیشانی ئێوە بدەم لەگەڵ